خاکم بەسەر ڕۆیی بەبا عمرم خوایە تۆ بمژێنە تاوەک لە بەرخاپی کەسێک ئامرم بەزایع چوو لە مالایەعنیە هەموو عمرم یعنی ئەبێ بۆ وەختێ لە بیل وەختێ بخوازم تا تایە بمرم سڵاوتان لێبێت ئێمە لە ڕۆژەکانی جەژنابی لەواکەینەوە یان بیری ئەومان نەکەوێتەوە کە گردنی یەکتری ئازادکەین ئەم گردن ئازایە بۆ ئەبێت هەر کەسێ دڵیەکیشی ئازارا بێ مەسەلەن هیچی عاجز کرده بێ گردنی ئازاکان گردنی ئازاکی لە دڵەوە باشەوە بەس نەک دوای تکرار بێتەوە ئەم گردن ئازایە زۆر جار بۆ جەژن هەڵەگیرێت عینەن قەیسی وایە هەڵای بۆ بە ڕۆتین ڕایم نەگەڕێتەوە بۆ ئاستی ئەو کۆمەڵگایە کۆمەڵگەیەکە تیاژیت وەڵای من خراپەم نەکردەوە بەرامبەر هیچ کەسێ ئەوەم هەیە گردنی ئازاد کراوە بەڵێ گردنی ئەمەش ئازاد کە بۆ هەموو کورد گردنمان ئازاکە پێشەم گردن خۆش و ئازابێ ئەم گردن ئازایە بۆ دایمە لە ڕۆژی جەژنە بۆ پێشوەخت ئێمە بیری لێ ناکەینەوە وڵای بە شتەکە گەڕێتەوە بۆ دینی زیاترەوە نیاڵێن کە جەژنی گردن ئازاوی لەیەک بردن و ئەم شتانەیە زیاتر بۆی ژەڕ کاتیشکەی وانە کە خەڵک شتێکی داودۆزێتەوانێ نەک مەجای بێ خۆی داودۆزێتوانێ و مەسەلەن ئەو گردن ئازایە قوبول کرد لە بەرامبەریەوە ڕەنگە لەبەرەوەی ساڵێکە ینی حسابی ساڵێکی بۆ کرێ ساڵێک بەسەری نەکارڕوا لە هەموو ساڵێکی تازای ئەوکو بڵێ ژیانێکی تازە دەست پێ بکە هینێکی خراپ نییە جەژنا و جەژنە ینی واتە ساڵە و ساڵە ساڵێکی تر بڵێ ساڵێکی نێ دەست پێەکە داوای گردن ئازایی لەوانە ئەکەم کە ڕۆژ لە ڕۆژان دڵیانم هێشانە بێ گردنم ئازاگەن و گردنیان سەد جار ئازاوێ ئەگەر دڵم هێشانە بێتن ئەگەر دڵیان هێشانم هیچ شتێکم نەکردەوە بە هەموو کەسێکیش بڵێ گردنی ئازاوێ شتێکی احتیاطیە آخر جەژن وەکو مناسبە وای ناخوا هیچ مناسبەی تر نییە بێتە پێشەوە تۆ بەیەکی تر بڵێ گردنی ئازاوێ
جەژنەکە وەکو شتێکی ڕەمزی لێ هاتووە بەوەڵی گردنی ئازابی و جەژنە پیرۆز بێ ئەوەیە نای شتێکی تر نییە هەرەوە لە جەژنەکە و خویەک ماوەتەوە لەو پێش و پێڵی گردنی ئازابێ بەڕاستی ئێمە وەکو لە کۆنەوانێ لە باو باپیانمانە هەمووی ماخسۆتە جەژنەوە ئەجینا ئەکرێ بۆ لە جەژنابێ ئەکرێ ڕۆژەکانی تری شابێت زۆر ئاساییە تۆ دڵی کەسی ڕەنجانووە پێی بڵێ گردنم ئازاکە بەڵێ لە پلانتای ئەم جەژنە پێی بڵێ بەڵێ تا ئێستا نەبووە تاکە کەسێ یاخو هەنێک کەس زۆریان ئازاری توایە بێت و بڵی بە هەموو تەمەنم گردنیان ئازا ناکەم بە تاکی دەوەشە بووە ئەتوانم بڵێم هەر لە سەرەتەوە وا هاتووە کە لە ڕۆژە جەژناک خەڵکەکە ئەتوانم چۆن بڵێ وەکو بۆنەیەک کردوێتی بە بۆنەیەکە لە ڕۆژ جەژنە گردنی یەک ئازاکەن و سەردانی یەکتری بکەن و هەبۆ شێوەیە لە ماڵێکە ئاژین و هاوسەر یەکترین لە پلانتانایە گردنی یەکتری ئازاد بەدڵنیایەوە گردنی ئازابێت منی شەرەوە بەڵێ بە دڵنیایەوە بە هەموو کەسێک کارێکی خۆم و هەموو بەڕێزێگەڵێم جەژنتان پیرۆز بێ گردنی ئازاد بەڵێ گردنتان ئازابێ و جەژنتان پیرۆز بێ و جەژنی قوربان لە هەموو کوردێکی دڵسۆز پیرۆز بێ ئەگەر بە من بێ من حەزەکەم گردن ئازادی لە هەموو کەسێ بکەیت گردنازایەک لە دڵەوە بێ خۆشە گردن خۆش و ئازابە ئەگەر شتی خراپم نەکرێت هەموو کەسێکەڵم گردنی ئازاد گردنی یەک ئازاکەن و سەردانی یەکتری بکەن و هەموو کاتێ پێویستە گردن ئازایی بکرێت هەچ کەسێک دڵیم عاجز کردووە گردن مازاکە کەسێک لە بیرمەندەکانە ئەڵێ سێرم لێت خەڵکانێک هەیە ڕۆژی چەند جارێک دەموچاویان ئەشۆن بەڵام بیر لۆ ناکەنەوە لە ساڵێکە یەک جار دڵیان بشۆن هەچ کەسێک دڵێم عاجز کردووە گردنم ئازاکات گردنی دایکم ئازار دایکم بەس دایک پێویست هەموو ڕۆژەکان گردن یەکتری ئازار بکەین ئەم گردن ئازایە لە کەلتوری ئێمە زۆر جانە حەزازە گردنتان ئازابێ و من بە هیوام ئێوە بای ئەمەگە گەورە بن لە منێکی بچوو خۆش بن ئەبێ بڵین یەکەم جار شەقامەکە گردنمان ئازاکە ئەگەر ڕۆژان بەلوود بەرزیەوە بەسەر تا ڕۆشتوێتین یاخود شەقامەکەمان پیس کردبێتەوە گردنمان ئازادکە هەرچەنە تەنەکەی خۆڵیشی لێ نییە بەڵام هەڵیەگرین تا تەنەکەی خۆڵەکە دۆزینەوە گردنمان ئازاکە شەقامەکە ئەی ئاو گردنمان ئازاکە لەوەی کە هەموو ڕۆژێ بە فیڕۆتین گردنم ئازادکە ئەی ڕووناشی یان گردنمان ئازاکە ئەی ڕووناشی کە گڵۆپەکەمان شکانوە و بەڵام نەمانتوانێت چاچکەینەوە گردنمان ئازاکە ئاڵاکە کە هەموو ڕۆژێک نەمانتوانیوە سڵاوە لێ بکەین یانە بێ بڵین ئەی دار ئەی سەوزایی گردنمان ئازاکە کە نەمانتوانیوە تۆ لە زیادبوونا بکەین و هەموو ڕۆژێک ئای تۆ بین ئەش بێت چنێکین بە خۆڵەکە و بە خۆڵێ و خاکە بڵین ئەی خاک گردنمان ئازاکە کە و هەموو بەربووم و نیعمەتە و لێ دەرێنین و بەڵام ئێمە جگە لە جەستەی مردومان هیچ سوودێکی ترمان نییە بۆ تۆ